سەڵاتان لەبێت بینەرانی زاریکرمانجی دیارە ئەمڕۆ نووسینگەی مافی مرۆڤی سۆران هەستا بە دابینکردنی یاخود دابەشکردنی کۆمەڵێک پێداویستی بۆ بەشی ڕاگرتن و گواستنەوەی پۆلیسی سۆران وەک دەبینەوە پێداویستیانەیە کا لێرە ئامادەکراوە خۆی دەبینێتەوە لە کۆمەڵێک دۆشک و بەتانی و بالیف بۆ ئەو بنکراوانەیە ڕاگیراوانەی کە لێرە هەن بۆ مەبەستە وەرگرتنی زانیاری زیاتر دەمانەوێت لەگەڵ بەڕێز کاک جەواد سوار بەڕێوەبەری نووسینگەی سۆرانی مافی مرۆڤ قسە بکەین ئەم کاتت باش. سپاس بۆیەوە ئەگەر بکرێ باس لەو هاوکاریانە بکەن کە ئەمڕۆ بۆ بەشی پۆلیسیگرتن و گواستنەوەی سۆرانتان ئامادە کردووە پێداویستەکان خۆی دەبینێتەوە لە چی وچی. بەتاکید ئێمە وەکو نووسینگەی مافی مرۆڤی سۆران هەستان بە دابینکردنی بەتانی جۆشک بۆ ڕاگیراوان لێرە چونکەوەی ڕاستی بێتن ئێمە تیمێکی بەردەوامان هەیە بۆ بە دوواداچوون بۆ بارودۆخ و ژان و گوزەرانی بنکراوان دێنە ئێرە هەر کاتێک کە ئێمە بینیمان شتێک کەم و کورتیان هەیە ئەم شتانە بۆ دابین دەکەن خۆشبەختانە دەتوانین بڵێن ئەمە لە ڕێگای ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەتی برای بەڕێزمان کاک عەبدولشێخ نەجیب کە هەمیشە داکۆکاری مافەکانی مرۆڤە ئەم شتانەمان بۆ دابینکردنەوە بەردەوامش دەبین لە پاڵپشتیکردنی مافەکانی بنکراوە. بزانن چەند بنکراو لێرە هەیە و تا چەند ئێوە ئاگاداری ڕەوشی ئەو بنکراوانە لە نزیکەوە گوێویستی داواکاریەکانیەوان بەردەوام سەردانیان دەکەین 59 ڕاگیراو لێرە کە هەفتیان ئافرەتن چوارشان تەمەنیان لە خوار و 18 ساڵ. هاوکاریەکانیەوە بەردەوام دەبێت یاخۆر ئەو ماوەی کە ئێوە هاوکاری دابەشەکەن ساڵی جارێکە یان بە پێ پێداویستی بە پێی پێداویستی هەر کاتێک ئێمە بینیمان کە کەم و کورتی هەیە بە تاکید ئەمە و کەلوپەلانە لە ڕێگای خۆمانیان لە ڕێگای لانی پەیوەندەر دابینێک. گازندەیەوان دەگاتەوە بەڵێ بەڵێ ئەوەی بینیتان وتەکانی بەڕێز کاک جەواد سوار بوو کە ساوارەت بەو هاوکاریانە و ئەو کەلوپێلانەی کە ئامادەیان کردەوە ئەمڕۆدا بەشی سەر بەشی ڕاکردن و ببورن بەشی گرتن و گواستنەوەی پۆلیسی سۆرانیان کردەوە بەدکراوانە پێداویستەکانیش خۆ دەبینیتەوە لە دۆشالیف کە ئەمەش لە ژێر چاودێری بەڕێز عەبدولشێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران